لە سەرەتادا جەژنی نەتەوەی نەورۆز لە ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئۆجەلان و گەلەکەمان لە هەر چوار بەشی کوردستان و لە تەواوی دنیا پیرۆز دەکەین. دیارە ئەم ساڵیش هاوشێوەی ساڵان نەورۆز لە بناری قەندیل پیرۆز دەکرێت لەژێر دروشمی کاتی ئازادیە بۆ هیواین کە ئەم نەورۆزە ببێتە ئازادی ڕێبەری گەلی کورد و تەواوی زیندانیان. ئامادەکاریەکانی نەورۆزی ئەم ساڵ وە کۆمیتەی ئامادەکار دیارە هەموو ئامادەکارێکی پێشوەخت کراوە و ئامادەکاریەکان بەرەو قۆناغی کۆتایی دەچن و لە ئێستادا وردە خەڵک ڕوو لە بناری قەندیل دەکەن بۆ پیرۆزکردنی ئەم جەژنە و داوا لە گەلەکەمان دەکەین لە هەر چوار بەشی کوردستان بە تایبەتیش باشووری کوردستان کە ئەم ساڵ بە جۆش و خرۆشەوە ڕوو لە بناری قەندیل بکەن و لێرە لە چیای سەرکەشی قەندیل نەورۆزی 2722 کوردی و سەری ساڵی کوردی بەیەکەوە پیرۆز بکەین بۆ ئەوەی ببێتە پەیامێک بۆ داگیرکەران و ببێتە وەڵامێک بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد و تەواوی گەلی کورد. دیارە ئامادەکاری وەک پێویست کراوە کە لە هەموو ڕەوش و شەرت و مەرجێکدا نەورۆزی ئەم ساڵ بەڕێوە بچێت و ئامادەکاریەکانی سەحنە و شوێنی ئاهەنگەکە بە تەواوەتی کراوە و ئامادەکاری کراوە بۆ پێشوازیکردن لە میوانەکان کە ڕۆژێک پێشتریان دوو ڕۆژ پێش نەورۆز ڕوو دەکەنە بناری قەندیل بۆ شوێنی مانەوەیان و نیشتەجێبوونیان و هەروەها بۆ ڕۆژی نەورۆزی هەموو ئامادەکارێکی پێویست کراوە کە ئەم ساڵ بەبێ کەم و کوڕی ئاهەنگی جەژنی نەتەوەی بەڕێوە بچێت. ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل و کۆمیتەی ئامادەکاری نەورۆزی قەندیل هەموو ئامادەکارێکی پێویستمان کردووە لە بناری قەندیلدا بۆ مەبەستی هاتوچۆ هەروەها ئەمنیەتی ناوچەکە هەروەها مەسەلەی ژینگەی و زۆر بابەتی تر کە پەیوەستە بە ئاهەنگی نەورۆز هەموو ئامادەکارێک پێویست کراوە و ئامادەین بۆی پێشوازی لە ڕێژەیەکی زۆری خەڵک بکەین کە ڕوو دەکەنە بناری قەندیل بۆ پیرۆزکردنی ئەم جەژنە.